ژمارەیەک لە بەڕێوەبەرە گشتیەکانی وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزیری پەروەردە کۆبوونەوە و چەندین پرس و کێشەی پەروەردەیی تاوتوێکران. بەڕێوەبەری گشتی ئەزموونەکان و سەرپەرشتیاری و بەڕێوەبەرە گشتیەکانی پەروەردەی پارێزگاکان لە کۆبوونەوەکەدا باسییان لەو کێشانە کرد کە ئێستا هەنوو پرسەکانی تایبەتی خۆیان لەگەڵ دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردە و ڕاوێژکار و بەڕێوەبەری گشتی دیوان باس لە دۆزینەوەی ڕێکاری دروست و جێبەجێکردنی بڕیارەکان کرا کە لە بەرژەوەندی قوتابی و خوێندکاران و مامۆستایان با گشتی و کەرتی پەروەردە بە تایبەتی. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی کرد لە خێرخواز عەبدوڕەحمان ڕەمەزان کە قوتابخانەیەکی لە ناحیەی دیناتەی قەزای ئاکرێ دروست کردووە. قوتابخانەی گومانەی بنەڕەتی لە ناحیەی دیناتەی سەر بە قەزای ئاکرێ یەکێکە لەو قوتابخانانەی کە لەلایەن ئەم خێرخوازەوە دروست کراوە و وەزارەتی پەروەردە وەک هەنگاوێکی نیشتیمانی و ئینسانی و ئاینی وەسفی کردووە. ئەم هەڵمەتەش بەشێکە لە هەڵمەتی دروستکردن و نوێژەنکردنەوەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان. 2 ساڵ لەمەوە پێش دەستی پێکرد و زیاتر لە 2000 قوتابخانەی گرتەوە. دکتۆر پشتیوان سادق باسی ڕۆژی ئێستایی پەروەردە و فێرکردنی لە هەرێمی کوردستان کرد و دەستخۆشی لەم کارە خێرخوازیە کرد کە بۆ خزمەتکردنی مناڵانی هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستی زانستی گرنگ و حیاتین. عەبدوڕەحمان ڕەمەزان جگە لە دروستکردنی قوتابخانەکە دابینکردنی جلوبەرجی ساڵانەی قوتابیان و هاوکاری وانە بێژانیشی گرتووەتە ئەستۆی خۆی لەو قوتابخانەی و ئامادەی خۆشی نیشاندا کە بەشداری پلانی دیکەی پەروەردەی بکات بۆ خزمەتکردنی کەرتی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم پێشوازی کرد لە سلیڤان دووبوا جێگری سەرۆک بۆ کاروباری عێراق و حکومڕانی نێودەوڵەتی و مستەر ستیڤ لە ڕێکخراوی IOG لە دانیشتنێکدا قسە لەبارەی کۆمەڵێک لایەنی پەروەردەیی کرا. پاشان سەبارەت بە دابەزاندن لاسەرەوە بۆ خوارەوە لە سێکتەرەکانی پەروەردە و تەندروستی و شارەوانی و پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزی ئەو سێکتەرانە بە تایبەتی و باگشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان گفتوگۆی لێوە کرا. دواتر باز لە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە کرا بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە کە پێشتر چەندین کۆبوونەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی دیوان و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی پارێزگاکان لەم بارەوە ئەنجام درراوە. شاندی میوان ئامادەی خۆیان نیشاندا وەک ئەزمون لە چەند قوتابخانەیەکی شاری هەولێر و پارێزگاکانی دیکە ئەنجامی بدەن. وەزیری پەروەردەش پاڵپشتی خۆی بۆ پرۆسەکە دەربڕی کە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاست پێدرابوون. کورتەفیلمی ئەنیمەیشنی خۆشەویستی نیشتیمان کە چەندین ڕێنمایی پەروەردەی لە خۆ گرتبوو هەر لە سەر پاراستنی ژینگە تا خۆشەویستی خاک و ناساندنی شوێنەوارەکانی هەرێمی کوردستان و شار و شارۆچکەکان لە هۆڵی ئەمپایر سینەمای شاری هەولێر نمایش کرا. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر و ژمارەیەک ئەندام پەرلەمان و بەڕێوەبەری پەروەردە و قوتابیانی هەردوو قوتابخانەی قەدەمخێر و سەروەرانی نێودەوڵەتی سرود و گۆرانی نیشتیمانی پێشکەش کران و دواتریش فیلمەکە نمایش کرا. وەزیری پەروەردە لە ئەوتەیەکدا باسی گرنگی ئەنیمەیشن و سینەمای لاگەاندنی پەیامی پەروەردەیی کردووتی خۆشحاڵین لە چالاکیەکی پەروەردەیی بەشدارین کە لە ڕووکار ڕەنگە سادە بێ بەڵام لە واتادا گەورەترین پرسی ئێمەیە کە خۆشەویستی نیشتیمانە. وەزیری پەروەردە ئاماژەی بەوەشدا پێویستە بەڕێوەبەران و مامۆستایانی ئێمە گرنگی و پێداگیری زۆر لە ڕاهەندە پەروەردەیەکان وەک پاراستنی ژینگە و خۆشەویستی نیشتیمان لەبیر نەکەن و پەرەی زیاتری پێ بدەن. دواتر لەلایەن وەزیری پەروەردە و پارێزگارەوە ڕێزلێنان بەخشرایە توانە مەرجان و جەیران سەباح کە کاری دەرهێنان و مۆنتاژی ئەنیمەیشنەکەیان لە ئەستۆ بوو. شاندێکی ڕێکخراوی یونیسێف سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێریان کرد و لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و ستافێکی بەڕێوەبەرێتیەکە کۆبوونەوە. شاندەکە یونیسێف یەکاتبن لە بەڕێوەبەری زانیاریەکان و پسپۆڕی پەروەردەی و بەرپرسی پەروەردە لە ڕێکخراوەکە و هەماهەنگکاری پەروەردەیی. کۆبوونەوەکە تایبەت بوو بە تاوتوێکردنی پڕۆژە بە ئەلکترۆنکردنی پەروەردە سیستەمی ئیپەروەردە و ئەو کارانەی لەو پڕۆژەدا دەستیان پێکردووە و ئەو سەرکەوتنانەی بەدەست هاتوون. هەروەها خستنە بەرباسی ئەو کێشە و گرفتانەی دێنە ڕێگەی پڕۆژەکە.
لەو کۆبوونەوەدا جەخە لەسەر دابەزاندنی دەسەڵات و بەرپرسیارەتەکان بۆ ئاستەکانی خوارەوە کە خۆی لە بەڕێوەبەرەکانی قوتابخانەکان و قوتابخانە بە گشتی دەبینێتەوە. هەروەها باز لاکردنەوەی خولکرا بۆ ئاشناکردنی زیاتر بە سیستەمەکە، سەرباری تاوتوێکنی چۆنێتی داغڵکردنی داتاکان لەلایەن خوتی قوتابخانەکانەوە. هاوکات باز لە چاپدانی بڵاوکرایەکیش کرا کە لە شێوەی نامیلکە بێت هەموو زانیاریەکانی سیستەمەکەی تێدا ڕوون بکرێتەوە بە مەبەستی گەاندنی زیاتری زانیاریەکان لەسەر ئەو سیستەمە. بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان لە وەزارەتی پەروەردە بە سەرپەرشتی بەشی پرۆگرامەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوەیەک سازکرا لە دیوانی بەڕێوەبەرایەتی گشتی بۆ سەرپەرشتیارانی باخچەکانی مناڵان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و خوێندنی کوردی لە کەرکووک. ناوەڕێکی کۆبوونەوەکە بریتی بوو لە تیشخستنا سەر پرۆگرامی باخچەکانی مناڵان و ئەو گۆڕانکاریانەی کە لە پرۆگرامەکەدا کرا و ئامادەسازی و کارکردن بۆ ورکشۆپ لە پشووی هاویندا بە مەبەستی چاکردنی کەم و کوڕەکان و گۆڕانکاری لە پرۆگرامەکەدا و پێشخستنی. بە مەبەستی گرنگیدان بە خوێندنی پیشەیی لە هەرێمی کوردستان، وەزارەتی پەروەردە سەرقاڵی پلانێکە بۆ بەرەوپێشتنی خوێندنگە پیشەییەکان. لەم بارەی وەشاندێکی فێرکردن و ئامادەی پیشەیی هەولێر سەردانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانیان کرد و لەگەڵ بەرپرسانی پەروەردەی کۆبوونەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەش هەوڵدانە بۆ پێشخستنی خوێندنی ئامادەیە پیشەیەکان لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارەمە سەردانی ئەوڕۆمان بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بەردەوامی پرۆسەیەکە سەردانی هەولێرمان کردووە، هاتین سەردانی سلێمانیش دەکەین، سەردانی دۆک دەکەین. بەنسبەت گرنگدانە بە خوێنی پیشەیی دەمانەوێت لەگەر دەستپێکی کابینەی ئەمجاری حکوومەت لە سیاسی حکوومەت بە تایبەتی لە سیاسەتی وەزارەتی پەروەردە زۆر گرنگی بۆ بوارە بدرێتن. کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵێک هۆکاری زۆر ئەوە هەیە بەڕاستی کە بووتە هۆکاری ئەوەی کە خوێنی پیشەیی بەرەو پاشەوە بڕاتن سەر نەکەوتن. ئێمە هاتوین لەگەر کۆمەڵێک کەوادری پێشکەوتوی دیار لە پارێزگاکان قسە لەسەر ئەم بوارە دەکەین بۆی بتوانین کۆی ئەو لایەنە ئیجابیانە کۆکەینەوە بتوانین لە بەرنامەیەکی ڕێکپێک لە بەرنامێکی داریکراو بۆ دەستپێکی کابینەی ئەمجاری حکوومەت بە تایبەتی لە سیاسی وەزارەت گرنگی بۆ بوارە بدرێتن و یەکەم هەنگاومان ئەوەیە کۆمەلگامان هەیە پێویستە کۆمەلگای خوێنی پیشەیەکانمان دروستکرێت، گۆڕانکاری لە مەنهەجی خوێندنی پیشەیە بکرێتن و تەدریبی مامۆستا بکرێتن و پێویستە ئەو ئامادەی پیشانێکە ئێستا بەردەوامن گرنگیان زیاتر پێ بدرێتن، بینای سەربەخۆیان پێ بدرێتن وەک ئەو کێشانە هەیە بۆیان چارەسەرکەین. دیارە ئێمە پێمان وایە ئەگەر گرنگی بە خوێنی پیشەی نەدرێت لە وڵاتە هەر ئەوە نیە خوێنی پیشەی دوا دەکەوێت دەبێتە سەبەبی دواکەوتن پێشنەخستنی وڵاتەکە بە شێوەیەکی گشتی. دیارە ئەمڕۆ لە بەڕێوەبەرتی پەروەردەی ڕۆژئاوا بە خۆشحاڵیەوە لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوەیەک ئەنجام درا بۆ پرسی خوێندنی پیشەیی. دیارە بە ئامادەبوونی بەڕێز بەڕێوەبەری گشتی خوێندنی پیشەیی و چەند بەڕێزێک و بەڕێوەبەری پەروەردەکان لەگەڵ بەڕێوەبەری خوێندنگە پیشەیەکان قسەکردنیش لەسەر ئەوە بوو کە دنیا یەک کێشەیان هەیە ئەو خوێندنگە پیشەیانە، هەر لە مۆزوعی کەمی بینا لە پرۆگرامی خوێندن لە و هەموو ئەو بابەتانەی کە پێویستە لە خوێندنێکی تەندروستە هەبێ بەڕاستی ئەمان کێشەیان هەیە. بۆیە ئەمڕۆ دانیشتنێکی تێگەیشتن کرا لێرە بۆ ئەوەی کە لە کێشە و گرفتەکان کۆڵینەوانێ و خاڵبەندی بکەین بۆ ئومێدەی کە وەزارەتی پەروەردە لە داهاتوودا کاری لەسەر بکا بۆ ئەوەی خوێندنی پیشەیی بخەینەوە سەر ڕێچکەی خۆی، چونکە پێم وایە خوێندنی پیشەیی ئەگەر لە ئاستی پێویستدا بێ پێویستەکانی بازار پڕەکاتەوانێ و ئەوانەی کە کادرە وەسەطیانەی کە لە ناو بازارە کار دەکەن ئەگەر لە ڕێگەی خوێندنی پیشەیە و ئاراستە بکرێن حتمەن تەسیری دەبێتە سەر ڕووی نەوعی کار لە ناو بازاردا، هەروەها پێشکەوتنی کۆمەلگە دیارە لە بواری خوێندنی پیشەیەوە سەرچاوە دەگرێت. بۆیە هەموو کێشەکان ئەمڕۆ قسەی لەسەر کرا. لە باخچەی مناڵانی جینێز وانێکی زانستی وترایەوە. وانە زانستیەکە لەلایەن دوو مامۆسای شارەزا و پسپۆر لە بواری پەروەردەی مناڵانی باخچەکان وترایەوە. تێیدا ئاماژە بە پرۆگرامی نوێی باخچەکان کرا و چۆنێتی مامەڵەکردنی مامۆستایان و دایکان و باوکان لەگەڵ مناڵان کرا.
جێ ئاماژەپێکردنە ئەموانەیە تایبەت بوو بە باخچەکانی مناڵانی ناحکومی. ئەمڕۆ 16/2/2019 لە هۆڵی باخچەی کورجینێسی دوو وانەیەکی تایبەت بە وانەی زانست پێشکەش ئەکرێ بە سەرجەم مامۆستایانی باخچە ناحکومیەکانی پارێزگای سلێمانی. ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە خزمەت بە پەروەردە و زانست و فێرکردن بین و زۆر سوپاسی ئامادەبوانی سەرجەم بەڕێوەبەر و مامۆستایان و سەرپەرشتیارانی خۆشەویست دەکەین. سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک. Today is Saturday. Well done. Is it Saturday? No. Yes. Is it Saturday? No. Is it Saturday? No. What about this one? No. What about this one? No. Is it Saturday? No. What about this one? Yes. Stefan, come here. Pick it up. Come. This one is Saturday. ئەمڕۆ بەرواری 16/2/2019 وانێکی ڕاهێنان پێشکەشەکرێ لەلایەن باخچەی کورجینێسی دوو. ئێمە وەکو ئەندامی لیژنەی هەڵسەنگاندن باخچە ناحکومیەکان هاتوین بۆ سەرپەرشتیکردنی ئەم وانە ڕاهێنانە لەلایەن مامۆستایان، مامۆستا شەنگۆ و مامۆستا هەنار پێشکەشەکرێ دەستخۆشییان لێکەین. ئامادەی یەکێتی کچان خوێندنگەکەیان نۆژەن دەکەنەوە. خوێندکارانی ئامادەی یەکێتی کچان هەستان با دابینکردنی پێداویستیەکان و کڕینی بۆیاخ و بۆ نۆژنکردنەوەی خوێندنگەکەیان. باوتەی خوێندکاران خوێندنگەکەیان ماڵی دووهەمی ئەوانە و ئەبێ پاک و خاوێن ڕایگرن. بەڕێوەبەری خوێندنگەی یەکێتی کچان ڕایگەیان لیژنەیەکیان پێکێناوە بۆ ئەم کارە سەرپەرشتی کارەکان دەکەن. دەستخۆشی و سوپاسی خوێندکارانی کردو وتیشی خۆمان وەک مامۆسایان هاوکاریانەکەین و پێکەوە خوێندنگەکە نۆژەن دەکەینەوە. بەڵێ ئێمە وەکو قوتابیەکە سایمە پاکردنەوەی خوێندنگاکەمان بەهۆی ئەوەی کە ئەم قوتابخانەیە ماڵی دووەمی هەموو قوتابیانە و پێویستە لەسەر هەمومان هەر تاکێتی قوتابیەکان هەڵسن بە پاکردنەوەی قوتابخانە و پێشتریش هەوڵمان ناوە کە ئێرە پاک بکەینەوە و ئێستا هەمومان هەموو مەکتەبەکە بێکەوە هەسایمە پاکردنەوەی قوتابخانە. بەڵێ قوتابیەکان خۆمان خەریکی پاکردنەوەین ڕۆژانە هەر ڕۆژە و پۆلێک پاکەکەینەوە و ئیتر بەم شێوەی بەردەوامی تاکو و کۆتایی. ئەمڕۆ ئێمە قوتابیانی ئامادەیەکێتی کچانۆستان بە نوێژەنکردنەوەی قوتابخانەکەمان کە پێشتر کۆن بۆر حەزمان کرد جوانتر بێت و ڕاڕەوەکانیشمان پاک کردەوە لەگەڵیا هەموو ڕۆژێکیش پاکیەکەنەوە پۆلەکان یارمەتی کارگزارەکەمان. بەڵە خۆمان بۆ خوشتەکانمان کڕی و غەر خۆشمان بۆیەمان کردەوە هەموو پۆلەکان. بەڕاستی سەرجەم خوێندکاران و مامۆستانی خوێندنگە لە ئاستی بەرپرسیارەتیان بەرامبەر بەنەوەکان بۆ ئەوەی کە بتوانین خوێندنگەکەمان بە خاوێنی ڕابگرین. هەموو ئەزانین خوێندنگەکەمان خوێندنگەیەکی کۆنە چەند ساڵێکە دروست کراوە لەبەرەوە پێویست بە بەردەوامی پێویستی بە نۆژەنکردنەوەیە. ئەمەش بۆی دەستی بە هاوکاری دەستی مامۆستایان و خوێندکاران و دەستافی ئیدارەش بە هەمان شێوە هەموو ڕۆژێک لە پاکردنەوەیان و بەبەستمان ئەوەیە بتوانین خوێندنگەکەمان لە هەموو ڕوویەکەوە بەرزکەینەوە. ئەمەش بۆی کە خوێندکاران هەستاون ئێمە
ئاگادار کردوەوە بۆی کە بتوانن بۆیە بکڕن لە ژوورەکانە خۆیان لەسەر ئەرکی خۆیان بۆ هاتون بە ئێمانوتی ئێمەش هاوکاری بووین لە هەموو ڕوویەکەوە لە ڕابەری پۆلەکان سەرپەرشتیان کردوون وەستافی ئیدارە و سەرجەم مامۆستایان بە هەمان شێوە سەرپەرشتیمان کردو بۆی بتوانین لەو ئاستەیابین کە خوێندکاران حەزەکەن بەڕاستی خوێندنگەکان گەشاوە بێ و جوان و پاک و خاوێن بێت. لە ئەنجامی هەڵسەنگاندنی باخچە و خوێندنگە و پەیمانگە ناحکومیەکان سەر بە پەروەردەی سلێمانی بەڕێوەبەرەتی گشتی سەرپەرشتیکردنی پەروەردەیی ناوی ژمارەیەک لە خوێندنگە ناحکومیەکانی بڵاو کردەوە لە پلەی نایەب و هەتا باشە کە پێشتر بە دابەشتنی فۆرمێک بەسەر ئەو خوێندنگە و باخچە و پەیمانگە ناحکومیانە کە لە چەندین خاڵی جۆراوجۆر پێک هاتووە هەڵسەنگاندن و پلەیان بۆ دانراوە. ساڵانە ئەم هەڵسەنگاندە ئەکرێت و باشترین و نایبترینیان دیاری دەکرێت. یەکێک لە باخچە نایبەکان باخچەی کورجینیس بووە کە پلەی نایبی بەدەستێنا و خۆشحاڵی خۆیان بەو بۆنەوە دەربڕی. سەبارەت بە ئەنجامی هەڵسەنگاندنی ساڵانەی باخچە و قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکانی سنووری بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی ئێمە وەک بەشی قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکانی پەروەردەی گشتی سلێمانی پیرۆزبایی لە هەموو سەرکەوتووەکانەکەین و هیوادارین ئەوانش کە نمریان کەم بەدەستهێناوە هەوڵ بن کە لەو ئاسایە بن کە ساڵی ئایندە چێبڕکێیەکی شەریفانە لەگەڵ قوتابخانە و باخچەکانی هاوڕێیانە بکەن بەوەی کە ئەو پەروەردە دروستەی کە هەیە لەناو هەموو گردون و عالەمە بیگەێنە مناڵانی ئێمەش لەبەری مناڵەکانی ئێمە هیچ کاتێک هیچ شتێکیان کەمتر نیە لەوەی کە لە وڵاتانی ترا ئەگوزەریە و ئێمە سەبارەت بە پرۆسەکە ساڵانە کارێکی هەمەڕەنگی هەملایەنەی بەڕێوەبەرتیکردنی سەرپەرشتیکردنی بەڕێوەبەرەتی سەرپەرشتیکردنی پەروەردەییە کە لە سنووری پەروەردەی سلێمانیە لێرە ئەنجامی ئەدەن بە پێی فۆرمێکی تایبەت کە لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی سەرپەرشتیکردنەوە بۆیانیەت لە وەزارەت پەروەردەوە بۆ هەولێر دهۆک گەرمیان خوێندنی کوردی کەرکوو گەوانی کە ناحکومیان هەیە ئەگرێتەوە ئەم فۆرمش فرەڕەهەندە چەندین لایەنی لەخۆ گرتووە هەر لە لایەنی بیناوە لە لایەنی زانستی و لە لایەنی بڕوانامەی مامۆساکان و لە لایەنی ئەنجامدانی گەشتەکان و لە لایەنی چالاکیەکان و لە لایەنی هەموو فیستیڤاڵەکان بەمە خاڵ لە کۆ ئەکاتەوە قوتابخانەیە و ئەم کێبڕکێش لە ئەنجامی کۆکردنەوەی ئەو خاڵانەوە دروزە بێ و ئەوەی کە هەیە ئەوەیە کە هەر قوتابخانەیەک هەر خوێندنگەیەک هەر باخچەیەک هەر پەیمانگایەک خۆی بەوە ئەزانێت کە مەغدورە غەدی لێکراوە ئێمە لێرەوە لە ڕێی کەناڵە جوانەکەی ئێوە ئەو پەیامە ئەگەیەنین بۆیان هەیە گلەیی گازندەی خۆیان ڕخنەی خۆیان بگەن دەستی بەشەکەی ئێمە و ئێمەش بگەن دەستی سەروی خۆمان بۆی کە کاری یاسایی لەسەر بگرێ بۆی کە ئەوەی کە هەیە بتوانین ئەگەر کەم و کوڕی هەبێ کەم و کوڕەکان چاپ بکەین و ڕێکارە یاسایەکان بگرینە بەر بۆ ئەوەی کە هەتا بتوانین چەند بتوانین کارەکان بە جوانتر باشتر بەڕێوەبەرین و بۆ ئەوەی کە ئەوەی کە بیسومانێتەوە جومان لێ بە دەنگوی ئەوان بە حساب ناعادالەتی کرا و ناعادالەتیان نەکرێ و ئەوەی ئەکرێت ئێمە لە لای خۆمانەوە کارەکان بە شێوازێکی پەروەردەیانە بە شێوازێکی ئامانجویستانە کارەکان جێبەجێ بکەین. باخچەی یەکەمەکان باخچەی وایز یەکەمی هێناوە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی دووەم خەونی مناڵانە لەسەر ئاسی قوتابخانەکانیش قوتابخانەی کورجینیەس یەکەمی هێناوە لەسەر ئاسی قوتابخانەکان و ئامادەیەکان ئێستا بەڕاستی لە خاڵمان لەبەرێ زۆر بە فزای هاتن بەڵام نێودوڵەتەکان کۆمەڵگەی پەروەردەی بەریتانیە یەکەمی هێناوە پەیمانگاکانیش پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی ناحکومی یەکەمی بەدەستهێناوە. سەرەتا پیرۆزبایەکی زۆر گەرم لە سەرجەم کارمەندانی قوتابخانەکەم وەکو مامۆستایان و فەرمانبەران و هەموو ئەو کەسانی کە خزمەتەکەن لەم قوتابخانەیە و دایکان و باوکانی خۆشەویست
و سەرجەم ئەو دڵسۆزانی کە هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە قوتابخانەی کورجینیەس زۆر سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوان کە قوتابخانەکەمان تایبەتە بە خۆیان سەرپەرشتیکردن و هەموو ئەرک و ماندووبوونێکیان ینی ئەو خزمەتانی کە ئەکرێت لەلایەن بەڕێزیانەوە پێشکەش بە قوتابخانەکە ئەکرێت هاوکارێکی باشمانن و سوپاسیانەکەم ئێمە هەوڵ و سەرکەوتنەکانمان هەموو بۆ خاوەنی قوتابخانەکەمان دەگێڕمەوە کە دەستکراوە بووین لە خزمەتکردنە لە پەروەردەکردنە لە هەچیە گوستی بێتمان بۆ ئاستی زانستی قوتابخانەکە و ئاستی پەروەردەی و ئەو کارە خێرخوازیانی کە ئێمە قوتابی ئەوانین فێرکراوین لەم قوتابخانەیەدا توانیمانە بیکەینی هاوکاریان کردوین سپۆنسەری هەموو کارەکانیانمان کردووە ئمە بە خۆشحاڵی خۆمان زۆر دەرئەبڕین کە ئەو پلە نایابەمان وەرگرتووە سپاسی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلەیمانی ئەەکەم سەرپەرشتیارانی بەڕێز کە ماندوو بوون و کە بە هەموو ئەو خاڵانی کە تایبەت بوو بە هەڵسەنگاندن ئێمە لە قوتابخانەکەمانە مەوجود بوو بە پێی هەموو پرینسیپەکانی ئەوان ئێمە پلەی یەکەممان بەدەست هێناوە و ئێمە بەڵێنە دەم بە هەموو دایکان و باوکان و بە قوتابی خۆشەویستەکانمان کە زیاتر ئەو خزمەتە بکەین و بەردەوام بین و پلانی کاری باشتر و جوانترمان هەیە بۆ پەروەردەکردنی قوتابیانی شاری سلەیمانی خۆشەویست. لەژێر دروشمی تێگەیشتن لە خۆمان دەواازەیەکە بۆ تێگەیشتن لە قوتابیان قوتابخانەی هەوارە بەرزەی بنەڕەتی سیمینارێکی بۆ پسپۆڕی دەروونناسی سەلاح ڕەشید ساز کرد بۆ مامۆستایانی قوتابخانەکە بە هاوکاری ئەنجومەنی دایکان و باوکان سیمینارەکە بەڕێوەچوو. ئایا تێگەیشتن لە خۆمان دەگەرێم وەکو مامۆستا ئەمە بەکاردێنی بێتە ئەو ئامانجەیمان دێنێتە شوێنێک تێگەشتێکی زیاترمان باتێ لەو گروپ ئەمە بەشەکەی کە تۆ خۆتت هێناوە بەشە قورسەکە مێنێتەوە کە چینە ناو ئەوەی ئەمڕۆ ئێمە لە قوتابخانەی هەوارە بەرزە هەڵەسینمان جابدانی سیمینارێک لەژێر ناونیشانی ئێمە چۆن بتوانین خۆمان بناسین وەک دەواازەیەک بۆ ئەوی قوتابیەکانمانی پێ بناسین. ئەم بابەتە لەوە هاتووە کە ئێمە چۆن بتوانین وەکو کەوسە گەورەکان بتوانین لە خۆمان تێبگەین پاشەوەی کە ئێمە توانیمان لە خۆمان تێبگەین ئەمە ڕێگایەکی زۆر باشە و ئەتوانین ڕێن ڕێگایەکی زۆر ئاسانە بۆ ئەوی بتوانین ئەوانەی کە مامەڵەیان لەگەڵاکەین بەتایبەت لە ناوەندی خوێندنە کە قوتابیانن بتوانین ناسینێکی زیاترمان بۆ ئەمانە دروست بێ. ئەم ناسینەیش ئەو بەرهەمەی کە ئیدا بە ئێمە بریتێ لەوەی کە ئێمە لە داهاتووە بتوانین لە ڕێگەی ئەو تێگەیشتنەمان لە قوتابیان بە شێوەیەک مامەڵەکانمان ڕێبخەین لەگەڵیانە کە بچێتە خزمەتی ئەوەی کە ئەو مناڵە هەوڵی بۆدا و بچێتە خزمەتی ئەوەی کە لە داهاتووە مناڵە تێبگات ئەوەی کە لە پرۆسی خوێندنە لە پەروەردەکردن و لە پێگەیاندن بۆی ئەنجام درراوە ئەیگەێنێتە شوێنێک کە بریتە لە سەرنجام و داهاتووی خۆی. چەند طبیعەتێکی تیا یاخود چەند ئەهمیەتێکی هەیە کە لە مێژووی خۆیان پێش 2000 ساڵ کە قەرار درراوە شورای سین دروست کرێ. شورای سین یەکێکە لە شوێنە زۆر گرنگەکان لە بەرچی داگیرکراوە. بەڕێزان بەخێر بن زۆر ئەمەگەینەوە قەناعەتەی تۆ ئەگەر چەنە شوێنی قایم دروستکراوە هەبێ سەرەتا بە خراپنی خەمخۆری پرۆسەی پەروەردە تەزین پەروەردەکەم باقەد ئێمە سپاسی ئێوەکەین وەکو تەلەڤیزۆن کە لە سەرجەم چالەکانە بەشدارن. ئیمڕۆ لەکێ چارەکێکمانی لەو چالەکیانە ئەندامێکی لوجنەی دایباب کە کاک سەلاح چەند ساڵی لەگەڵمانە کاری کردووە پیاوێکی دڵسۆز خەمخۆری پرۆسەی پەروەردە هەموو ساڵی خۆبەخشانەی لەگەڵمانە کارەکە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی و خەمخۆری ئەم قوتابخانەیە کە ئیدارەیەکی سەرکەوتوی هەیە بە سەرپەرشتی برایی بەڕێز موسسەدار. من 9 ساڵە لە مەکتەبە وەکو سەرۆکی دایباب کارەکەم خەمخۆری بۆ نەوەکانی دواڕۆژ و خەمخۆری مامۆستاکان و ئیمڕۆژێکی لەو چالاکیانی کە هەمانە باسی بۆ مامۆستا بەڕێزەکانی قوتابخانەکەیە و جارانی پێشوش بۆ قوتابیە چاوگەشتەکانمان کردووە پلان ئێرە پێویستمان زانی بابەتێکی گرنگ کە جەنابتان ئاگادارن و ڕۆماڵیتان کردووە ئەو چالاکیە بۆ مامۆستا بەڕێزەکانی هەردوو داوامەکەی. لە دنیای ئەوەی کە هەیە شوێنێک نییە کە بۆ مەسافەیە بۆ شێوازەوەی گەورەیە بە تایبەتی مە دروستکراوە بۆ پاراستن لە دوژمنی ئەو سەرنامە بە تایبەتی مەقۆلەکان کە